تەرجەمچینی توێژەکانە بووین بە تایبەت ئەمڕۆ ئەو برینە قوڵە و ساڕژنەبووی گەرمیانە کە بە ڕۆژی ئەنفال ناسراوە لە گەرمیانە و ئەو ئۆڤەرش کە کردومانە بۆ کەسوکاری ئەنفال و شەهید کراوان لە گەرمیانە بەلایەن کەمەوە 8 دکتۆری پسپۆر لە بوارە جیاجەکان لە سلێمانی دەربەنی خان و کەلارەوە بێ بەرامبەر نەخۆشەکانە بینن سەرەڕای ئێوەش بەشەکانی دەرمانخانە تاقیگە چارەسەری سروشتی تیشک و سۆنەر تەداوی و دەرزیلەدان هەمویان بە نرخی داشکاو یان بێ بەرامبەر ئەو بە خزمەتی ئەو نەخۆشاناگەن بپرسێ بڵێ ئێوە ئیمکاناتان چی هەیە بۆی کاتانەوە بێ بەرامبەر بکەن ئێوە بەڕاستی بایەوەندە ئیمکاناتان هەیە کە بتوان خزمەتێک بۆ خەڵک بەڵێ بەدڵنیاییەوە چونکە ئێمە ئێستا جیهازی تیشکەکەمان بڵێن جیهازی سیئارە و سۆنەرەکەمان سۆنەرێکی زۆر پێشکەوتووە بەڕێز کە دکتۆر بەختیار کەماڵ تاڵبانی لە سلێمانی و تەشریفی هێناوەتە کەلار و سەرجەم ئەو دکتۆرانەش هەمویان دکتۆری پلەبەند و پسپۆڕی نەخۆشیەکانن کە هاتوونەتە ئێرە جیزەکانیشتان پێشکەوت بڵێ هەموو ئەجیزەکانمان پێشکەوتون مەوادەکانمان مەوادی باشن بە هەموو شێوازێک ئێمە پێم خۆشە ئەگەر بەڕێستان تەسویرێکی بۆ مختبەرەکەمان بکەن یان ژووری تیشکەکەمان یان هەموو بەشەکانمان بکەن ئەو کاتە شاید حاڵی ئەم قسانەی ئێمەیە کە هەموو جیهازەکانمان پێشکەوتووە پێشێ بچۆنە تاقیکەم وێ هاوڵاتیەک لێرە وەرگرم پرسیاری لێ بکەم دایان سڵاو لێبێ تۆ کەسوکاری ئەنفالی وانە کردنەوەی کۆمەلگەی شاوا پزیشکی بێ بەرامبەر یا بە داشکانێکی کەمتر چاچەنە خزمەت بێەوە دەکاوە چاچەنە پێویست بە پێویست یەکەم جارم وەڵڵای ئەگەر یارمەتیمان ئێمە مەمنونێنین براکە یان ئەمە یەکەم جار تەشتیوا دەبێت یەکەم جارمە تایسە نهاتمە نەوەڵا شتیوا هەبووە پێشتر بێ بەرامبەر چی کردنە ڕۆی من نەوەڵای هێشتا تایسە من تووشم ناتون نەمدیە ئێستا تۆ بۆچی هاتووی وڵای دەفتەر شەکەرەمەوە شەقیقی سرم نەخۆشە کلیەمە معدل لە هۆشۆچم یعنی نەخۆشەکەم زۆر لێر والله خۆشکم سییان مامەم ئامۆزام ئیتر زاوام هەم ئامۆزا من هەم زاوا من ئێستا ئەمە تا چەندە بە خزمەتێکی پێویستی دەزانی کەسوکاری والله ئەگەر بیکەن باشە یارمەتیەکە بۆ کەسوکاری ئەنفال و بڕێ هەتیمەم هەیە و سلام خير بين يا اخوة والله تاي سادي هيك خدمتي جانا كذا اما خمان وياك اما يكم جار معنا يتر من خمنا خوشم شو ما سيراني شارة سرمنية وبوني انفالو يتر برام انفالة برازام انفالة براجنم انفالة يتر بي خوش حالي نيميش يارمتي مان بدن ما بباشی دەزانی سپاس دایجا منەمەوێ دیارە یەکێک لەو دکتۆرانەی دکتۆریان سڵاو لێبێت دیارە لە سلێمانیەوە تەشریف بچێنەوە تا چەندە ئەجیزەکانی ئێرە باش دەزانی ئەو خزمەتی ئەمڕۆ کە تایبە هاتوون ئەگەر چی دەبایە کۆمەلگاکان ڕوبۆرمونە جومعە و تعتیلە بەڵام تایبەت هاتوون چەند ئەمە بە خزمەتێکی دەزانی بە کەسوکاریان فەرکراوە ڕاستە تەوان خۆشبەختانە من تەسەورم نەکردوتم لەوەش لەم شوێنانە جیهازەکانیان زۆر متەتەور نەبێت بەڵام دڵنیای هاوڵاتیانەکەم ئەو جیهازانی کە لە سلێمانی بەکارێنین تایبەتی لە نەخۆشخانەی بەخشینی سلێمانی هەمان جیهاز لێرە هەیە هەمان کوالیتی هەیە بەڵام ڕەنگە مثلەن وەکو پێویست دکتۆرەکان ئەگەر ژمارەکانیان کەم بێت بەڵام الحەمدولillah بە فەزلی خۆی گەورە لەگەڵ مجموعەی دکتۆران بڕۆ هاتووینە بە حکمیەوەی ئەو خانەوادانە پێویستە ئێمە خزمەتیان بکەین خۆیان خانەوادەکانیان کەسوکاریان وەختی خۆی خزمەتێکیان بە دۆزی کورد کردووە خزمەتێکیان بە سومعەی کورد کردووە و خزمەتێکیان بە کۆڵێ بە نیشتیمان و بە وڵات کردووە ئێمە بە واجبمان زانیوە کە ئەمڕۆ بێین بە گوێرەی پێویست خزمەتیان بکەین دیارە جەناب لە شوێنی تریشا دەوام دەکەی ئایا ئەم داشکانە یا ئەمی کە بێ بەرامبەر پزیشکیان بینێت تا چەندە ئەتوانین بڵێن خزمەتێکی باشە بە کەسوکاری خزمەتێکی زۆر باشە ژمارەکان ینی ئەو خزمەت گوزارێن چکە تەنها مادەکە زۆر گرنگ نییە ینی شێوازی خزمەت گوزارەکان من لام مهمە کە زۆرێ لە خزمەت گوزاریەکان زۆرێ لە جۆری خزمەت گوزاریەکان ئەو خزمەت گوزارانی کە هەستەکەی مثلا لە جۆرێ لە شوێنەکان کە پێویستە لە بواری دانا لە بواری ئەستانە با بڵێن لە بواری ژنانە مناڵانە با بڵێن هەناویە جەراحە لە زۆرێ لە بەشەکان موجودە پێویست ناکات بێت بۆ سلێمانی لێرە ئەجیز و شتەکان بایەوەندە هەیە کە خۆی بخاتە بەڕێوە وا گومانە بم کە زۆرێ لە بەشەکان موجودە و ئینشاءالله خستەخانەیەش ئومێدمان هەیە لە داهاتووە دەبێت بە خستەخانێکی گەورەتر باشتر و خزمەتێکی چاکترەکە بە گەرمیانەکە زۆر سپاس دەکەم کاک بەختیار ئەگەر دەرفەتە بێ منەمەوێ بچمە ناو تاقیگەکەەوە ئەگەر دەرفەتمە دەیتێ بۆی کە جیهازەکان پیشان بدەم و لە زاری ئەوانی کە لەوێ کار دەکەن بیگوازمە بۆی کە بزانم بەڕاستی جیهازەکان یێرش بایەوەندە پێشکەوتون بۆی کە چیتر کەسوکاری ئەنفال کراوان و خەڵکی کەلار پێویست نەکا بچێتە سلێمانی بۆی کە بۆ نمونە هیچێک لە تاقیکردن بچینە قاتی سەرەوە زۆر باشە کای وەختیاگە دەرفەتم هەبێت دەچینە سەرەوە تاقیگەکە لەکوێیە زۆر باشە ببوورە
کای وختیارەگەر لەگەڵم بێ دەچمە تاقیگەکەەوە من دیارە لێرە بینایەکی فراوانیان هەیە لە سێنەوە هەم پێک هاتووەوەمی کە بە دیوارەکانەوە هەیە ڕێنمایی بۆ نەخۆشەکان بەشێکی لە علاج تەبیعی کە ئەمڕۆمەش بێ بەرامبەرەک کاک ئیجازەیە سڵاوتان لەبێت کەمتان قسەم بۆ دەکات لەسەر ئەجیزەکانی ئێرە وڵی ئەو قسەکە باشترە کامتان لێرە لە ڕووی ئەو ئەجیزانی کە لێرە هەتانە تا چەندە متەسەوڕ و پێشکەوتون و پێویستە وەکو هەمان مختەبەرەکانی کە ئەجزەکانی هەمووی پێعایی بوو مختەبەرەکانی شوێ سلێمانی یا کەلار ئێستا بۆ مختەبەرانی کەلار دەکا پشێ بۆ سلێمانیەوە لێرە هەتان بێت وڵا هەنێ فەحەس هەیە ئەوانەی هەبێ لێرە ئەوانەی لە گەرمیان بکرێت ئەکرێ لێرە ئەوانیشی نەکرێت مەسەن هەنێ فەحەس هەیە لێرە ناکرێت ڕەوانەی سلێمانی مەسەن ئەو ناوەتوانین بکرێن ئیکە لەو فەحسانەی کە بۆ نمونە ئەتوانێت لێرە بیکا پێویست نەکە بۆ بچێتە سلێمانی چی وڵا فەحەس زۆر هەیە بۆوانە زۆر هەیە غودەکان هۆرمۆنەکانە فەحسی خوێن ئەوانە هەموویان نەکرێن ئەوەن هەموویان نەکرێن خۆشەکەک زانە دیارە کاک بەختیار ببوورە ئەمە تاقیەکەی کۆمەلگەی پزیشکی بەخشینە لە شاری کەلار دیارە بە کوالیتێکی باشەوە گەرچی تازە کەوتونەتە سەر پێوە بڕیار وایە لە هەموو ڕوویەکەوە باشتر پەرەی پێ بدەن بۆی کە زیاتر بە خزمەت بە خەڵکی کەلار بکەن زۆر سوپاس بۆ پێامبەرمان جەلال محەممەد لە کەلارەوە.